چاکسازی بەوە دەکرێت ئێمە بگەڕێینەوە بۆ شەریعەتەکەی ڕەب العالەمین، پابەندی شەریعەتەکەی ڕەب العالەمین بین، چونکە پەیامی سەرجەم پێغەمبەران چاکسازی بۆ برا. إن أريد إلا الإصلاح ما استطعت. تماشا دەکەی لە سوورەی هود لە ئایەتی 88 پەروەردیگار کاتێ باسی پێغەمبەر هود دەکا، کاتێ ئەم پێغەمبەرە بەرزەڕوو لەگەل و لە قەومەکەی خۆی دەکەت چیان پێ دەڵێ؟ دەفەرمێتە گەلەکەی خۆی من تەنیا چاکسازیم دەوێت، چاکسازی دەمەوێت چاکسازی لە نێوان ئێوەدا بکەم، چاکسازی لە مەملەکەت و لە وڵاتدا بکەم بەو ئەندازەی کە لە توانا و لە تاقەتمدایە. پێغەمبەران بۆ چاکسازی هاتوونە. ئەگەر بمانەوێت چاکسازی لە وڵاتکەین دەبێ بگەڕێینەوە بۆ ئەو قورئانە عەظیمە، ئەو قورئانە عەظیمە و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەیدانەکەیە دادوەر بێ. و اینجا چاکسازی بەوە دەکرێت هەست بکەین بە مڕاقەبەی ڕەب العالەمین، چونکە هەستکردن بە چاودێری و بە مڕاقەبەی ڕەب العالەمین سەرچاوەی چاکسازیە، و هەست نەکردن بە مڕاقەبە و چاودێری پەروەردیگار سەرچاوەی هەموو گەندەڵیەکە. و اینجا کۆتا خاڵێکیش چاکسازی بەوە دەکرێت کەسی شیاو لە شوێنی شیاودا بندرێن، کەسێکی ناشیاو کە لە شوێنێکی شیاوە دانیشوە لا ببرێ. اینجا لە منەوە ئەگەر شایستەی مینبەرێکریم کەسێکی شیاو بابێتە شوێنی من، کەسێک لە دایرەیەکە، لە قوتابخانەیەکە، کەسێک لە نەخۆشخانەیەکە، لە هەر شوێنێکی ترە کە دەسەڵاتێکی کەوتۆتە دەست، ئەگەر شایستە نیە لا بدرێ کەسێکی شایستە بێتە شوێنی. دانانی کەسەکان لەسەر ئەساسی شایستەبوون و شیاوبوون بێ، نەک لەسەر ئەساسی خزمایەتی و عەشیرەتگەرایەتی و خەڵگەرایی بێ.